لە دوای بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا لە هەرێمی کوردستان و وڵاتانی دراوسێ گەشتە زەمینی و ئاسمانیەکانی نێوان هەرێم و ئێران بە تەواوی ڕاگیران، بەڵام ماوەی 3 مانگە دەستکراوەتەوە بە پێدانی ڤیزا بە بازرگان و نەخۆش و قوتابیان و بەڵام ڤیزا بۆ مەبەستی گەشت و گوزار تا ئێستا ئاسایی نەبووتەوە. سەرکۆنسۆڵی ئێران لە سلێمانی ڕایگەیاند هەنگاویان ناوە بۆ ئاسایکردنەوەی گەشتەکانی نێوان کۆماری ئیسلامی ئێران و هەرێمی کوردستان، بەتایبەت پێدانی ڤیزەی گەشت و گوزار کە تاوەکو ئێستا وەستاوە. بخاطر وضعیت کۆرۆنا هەم در ئیران بەهۆی تەشەنەساندنی کۆرۆنا هەم لە ئێران و هەم لە عێراق گەشتکردن بۆ شوێنە گەشتیارەکانی ئێران و عێراق ڕاگیراوە. بەڵام لە هەوڵداین بۆ ئەوەی هەردوو لا بە هەماهەنگیەکی باش بگەینە ئەنجام. بەڵێ ئەو 4 گروپە ئەتوانن گەشت بکەن تابیان فیزەیان ناوێت، ئەو 3 گروپەی تریش ئەتوانن گەشت بکەن. ئەنجام میشه زمینه سفر گردشگران هم فراهم بشه. هەفتەی داهاتوو لیژنەی ئۆپراسیۆنەکانی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا کۆ دەبێتەوە. پێشنیارکراوە گەشتە ئاسمانیەکانی نێوان ئێران سلێمانی ئاسایی بکرێتەوە. داواشکراوە پێدانی فیزەی گەشتیاریش بە هاوڵاتیان دەست پێ بکاتەوە. ئێمە لە هەفتەی داهاتووە لیژنەی باڵای ئۆپراسیۆنەکانی هەرێمی کوردستان بڕیارە کۆبینەوە بۆ ئەوەی کە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی بەڕووی گەشتەکانی کۆماری ئیسلامی ئێرانە بڕیاریان لێ بدرێ و بکرێنەوە و ئەو پێشنیازێکیانمانەوە بەڕێز وەزیری ناوخۆ و حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئاساییکردنەوەی هاتوچۆ لە دەواازە نێودەوڵەتیەکان بەڕووی خەڵک و گەشتیارانی کۆماری ئیسلامی ئێرانە و بە پێچەوانەشەوە بکرێتەوە، چونکە لە ئێستاە تەنیا ئەوانی بۆ خوێندن یا بۆ بازرگانی یا بۆ نەخۆشی سەردانی ئێرانەکان ڕێگەیان پێدرێ و پێچەوانە شەوانی کە تەنیا ئیقامەیان لێرە هەیە و شوێنەکەیان پێویستی پیانە توانین ئەوانە داخڵکەین. ومێ دەکەم لە هەفتەی داهاتووە بتوانین بڕیارێکی باش لە ئاساییکردنەوەی بارودۆخەکان لە ژێر چەتری ڕێنمایە تەندروستی و خۆپارێزیەکان بۆ کۆرۆنا دەست پێ بکەینەوە. توشبوون و گیان لەدەستدان بەهۆی پەتای کۆرۆناوە بەردەوام ڕوو لە هەڵکشانە، بەڵام وڵاتان دەیانەوێت خۆیان لەگەڵ سروشتی ڤایرۆسەکە بگونجێن و ژیان ئاسایی بکەنەوە. کردنەوەی سنوورەکانی نێوان ئێران و کوردستانیش هەر لەم چوارچێوەیەدایە. ئێستا ڕۆژانە خەڵکێکی زۆر بە مەبەستی نەخۆشی و بازرگانی و خوێندن هاتوچۆی ئێران دەکەن. داواش کراوە هاتوچۆ بە مەبەستی گەشتکردنیش بە پابەندبوون بە ڕێنمایە تەندروستیەکان ئاسایی بکرێتەوە. هەفتەی داهاتووش ئەو برسا یەکلایی دەکرێتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.